گهدار نرداوه ساعتا دویمیان بروژه دست پیدا کرد. جوینا پارتیین سیاسیین باشور کردستان جبوی گوتو بشکرنا هاتنا حشدا شعبی بداوی هات آلیم بجدار تکه زیل سرکاری هف بشکرن جبوی چرا سرکرنا کریزان. کردستان آزاد کردستان باشور چه دبه؟ پارتیین باکور کردستان رشا حشدا شعبی پروتستو کرن دخوازه جه ترکیات کن کو بشتا کردان برنده و ده 26 مهدا ده جوینا کا برفره ساز بکرد. هسه راجهانت ده زفيا باترولا العمر لجندوار درازوري وانا كنترول كديه ده نامه كده حفته چالاكوان سياسي سيفيل ومذهبي وروجنامه فانان ين نافويا روشالات كردستانه دخوازا بداوي آنينا شر تند تيجين لباشور كردستانه كدن. بشک جالین سیاسیین باشور کردستان له هولر جوینا پارتیین سیاسی جبوی گوتو بشکرنا روشا کرکوکه خرماتو و نافچه دنیان کردستانیین در ویداره هرما کردستان بون به تایبت پشتی کنترل کرنا و نافچانج آلی حشد شعبی و ارتش عراقه و نوتگه هانه رو داوی آشکرا کرد جوین جبوی و که بو کو پارتیین سیاسی دگاوین خوین پیش دا به هفرابن ده مجاران ده هفدنگ بن و آلیین سیاسی هفدنگن لسر اوه که کو هر تشتي لكردستان الربدة أو لدجي دو إداريين أو باشر كردستان نافا جرى سروي قناغي. بشتي جوينة محمود محمد اندام بوليتبيريا بارتيا ديمقراطا كردستان راجهاند كوان دي جوينة ده قوتو بيجن سر هفكاري كرني كريا وداكو بكاربن بقناغان هذا وبرزجري كان شارع سر بكر. باش منزانی که لیر کوبینەوە و باس لەم بارودۆخەی ئێستای کوردستان بکەین و هەوڵ دەین بۆ هەنگاونا زیاتر بۆ بەرەو یەک ریزی و پتەوکردنی پێگەی هەرێمی کوردستان و شام بدەنە بەر ئەو بارودۆخەی کە هاتوتە بەرێ و هەمومان بە هەست بە مەسئولیەتەوە لەم بابەتە بڕوانین و بە هەست بە مەسئولیەتەوە هەنگاو بنین و ئەوەی کە ضروریە لم آنوستا ولم قونا غدا چیه بیکین بو اویکا هاوک في كونفرنس روجنامه فانيدا سعدي احمد بيره بردفيكيت يعني شمانيا كردستان داخل كيرن كو بيستل لكلين سربو يرام بيتا كيرن تكسكر كو او ولاتيان پشتراست دكن كو دم بهفرا كار بكن جبوي چارە سەرکردنا پرزگرێکان پرۆژەیەکە کە بۆ گەیاندنی خەڵکی کوردستانە بە قۆناغێک و بە کەناری ئارام لە ماوەی دیواییدا لە بەتایبەتی لە پاش ڕفرەندۆم هەندێک کێشە و سەرێشە دروست بوو کە ئەو بڕیارەی حکوومەتی عێراق هاتنی بۆ ناوچەکانی تر قسە و قسەڵۆیکی زۆری لێکەوتەوە ئەو قسە و قسەڵۆکانەی کە لێی کەوتەوە قابلی لێکۆڵینەوەی قابلی لێوتبوونەوەیە بەڵام پێکەوە کارکردن بۆ بربەرەکانی لە بەرەنگاربوونەوەی ناحەزەکانمان لە هەموو هەولێکیان بۆ نکوریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان پێویستە ئێمە پێکۆبین و زیاتریش لەوە تاکیدمان لەسەر ئەوە کردەوە کە چۆن پێشمەرگە لە جەبهەکانی شەڕ سەرکەوتوو بوو و چۆن کورتوانی ئیدارەی گۆڕانکاریەکان بکات تا ئێستا ئاواش دەبی بێکەوە ئیدارەی دوای هاتنی ئەم ئەو کۆمەکەی یا ئەو هاوپەیمان پێنامقەدەسەی نێوان وڵاتانی مانتیقە بکەین کە هەمویان بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی خەڵکی کوردستان و زینەوەی دەستکەوتەکانی کە خەڵکی کوردستان بە خەبات و خوێن بەدەستی هەروەها فەرهاد مەڵا ساڵح ئەندامێ سەرکردایەتیای گرتووە ئیسلامیە کوردستانê daxuyakirin ku nabe kes behsa lektirazan yan jî cudabûnê bike û gelek Kurd hertiv amade ye ku bi diyalogê pirzgirêkan çareser bike û di vê diyalog take rêbe ji bo çareseriyê. هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کەەوە ئەمڕۆ جەخمان لێکردەوە بەردەوام دەبین لەسەر یەکریزی ناوماڵی کورد بۆ بە یەکریزی ئەتوانین ئەو خواستە و ئەو خەونانی گەلی کوردستان هەیە لە بەردەوام بەدی بێنین و ئەرکو بەرپرسیاری ئەو لایەنانە لێرە و کۆتایی پێ نایە بەڵکو بە گفتوگۆکردن بەردەوام دەبین لەگەڵ ئەو لایەنانی دیکەش بە پێویستی دەزانین تاکید لەوە بکەینەوە ئەمڕۆ هەموو لە کۆدەنگ بووین لەسەرەوەی کەەوە
سەرڕای یەکریزیمان تاکیدکردنەوە لەسەر مؤسساتی شەرعی و یەکریزی ناوماڵی کوردستانی و زائیدەنەوەی کە ئێمە لە کوردستاندا ئەو پرۆسەی میلەت سازیە بەردەوامە و بەردەوام دەبێتن و لە 2000دا مؤسساتی شەرعی ئامادەیە بە حیوار لەگەڵ بەغدا و لەگەڵ هەموو کۆمەڵگەی نێودوڵەتی لە تەواصل دابین و هیچ لایەنێک لە هەموو کاتەکاندا ئێمە لایەنە سیاسیەکان حیوارمان ڕەت نەکردیتەوە بەر لە ریفراندۆم لە کاتی ریفراندۆم و لە دوای ریفراندۆم و ئێستەیش و ئاخر ڕێگەش دەوێت بە حیوار گفتوگۆکانمان کێشەکانمان بە گفتوگۆ چارەسەر بکەین تاکید لەوە دەکەینەوە خەڵکی کوردستان لە هیچ لایەنێکی سیاسی قبول ناکە باز لە دووبەرەکی بکەوە بە یەک ریزیمان دەتوانین ئەو خواستانی کەەوە هەمانە هەفکارە من ئاراز براد و ستیل گەلمەت بەش بووی